کاربەدەستانی عێراق یەکشەمە گوتیان زیاتر لە 1300 ژن و منداڵی بیانی واتە بنەماڵەکانی جیهادیەکانی ئیسلامی لە کەمپێکی پەناخوازیان ڕاگرتووە و چاوەڕوانی دەکرێت بۆ وڵاتەکانی خۆیانیان بنێرنەوە. ئەو ژن و منداڵانە کە زۆربەیان ڕووسی، تورک و خەڵکی ئاسیای ناوەندین لە کۆتایی ئەگوستدا خۆیان تەسلیمی هێزەکانی پێشمەرگە کرد دوای ئەوەی شەڕکەرانی عێراقی داعیشیان لە شاری تەلعفەر وەدەرنا. کاربەدەستانی عێراقی کوتیان خەریکن بزانن ژنەکان خەڵکی کام وڵاتن، ئەوانەی گەلێکیان پاسپۆرت و بەڵگەی پێناسیان پێ نەماوە. ئەنجومەنی پەناخوازانی نۆروێژ پشتیوانی لەو ژن و منداڵانە دەکات کە ژمارەیان 531 کەسن. ئەوان لە دۆخێکی زۆر نالەباردان، خواردەمەنی ئاو و سەرپەنایان بۆ دابین دەکەین. ئەوەی ناڕوونە داهاتووی ئەوانە لە دەمێکدا ڕێگەیان پێ نەدراوە لەو شوێنە زیاتر دوور بکەون. دەمانەوێت حکوومەتی عێراق بە زووترین کات دیاری بکات چی بەسەر ئەو کەسانە دێت لە کاتێکدا پشتیوانی لە مافە بنەڕەتەکانی مرۆڤ بکات. ئەو کەسانە مەدەنین و پێویست ناکات ئاوا ڕەفتاریان لەگەڵدا بکرێت. لە دەمێکدا هێزەکانی عێراقی کۆنتترۆلی تەرعفەریان کرد ئەو ژن و منداڵانەی کە لە کاتی دەربازبوون بۆ کوردستان چوون لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە تەسلیمی هێزەکانی عێراق کران.